دەچینە یەکەمین قۆناغ. یەکەمین کێبڕکێ لە نێوان سێ کاندیدی کۆتایی و بربژێری کۆتاییدا لە بەشی دەستپێشخەری کار. ئەوەی کامڕۆ گەشتۆتە قۆناغی کۆتایی لە بەشی دەستپێشخەری کار. یەکەم لاو یەکەم گەنجمان کامڕۆ لەناو هۆڵەکەدا لەگەڵمان ئامادەیە. بەڕێز هێمن هادی تەمەن 24 ساڵ و خەڵکی شاری سلێمانیە. ماوەی چەند ساڵێکە لە بواری دیزاینکردن و جلوبەرگدا کار دەکات. خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بوو لە ساڵی 2016. بیرۆکەی براندی کوردی لا دروست بوو ساڵی 2017 دەستی کردووە بە دانانی ئەم براندە بە ناوی تاون کلۆزینگ. تا ئێستاش بەردەوامن بۆ کۆلێکشن و جلوبەرگی پیاوان توانێتی بەشداری کوردستان فاشۆن ویک بکات. بەڵێ ئازیزان، بەشداربووی دووەممان کانی جەلیل فەتاح لەدایک بووی ساڵی 1996 خوێندنی پەیمانگای تەواو کردووە و دەستی کردووە بەکاری میدیای و پێشکەشکاری دیکۆمپیوتەرێکی تایبەتە دەربارەی کوردستان و ئێستا خاوەنی باس کافەیە لە هەولێر. کۆتا کاندید و بربژێر بۆ کێبڕکێکردن لەسەر بەدەزێنانی پلەی یەکەم تا سێم لە بەشی دەستپێشخەری کار لە مەراسیمی دابشکردنی خەڵاتەکانی ڕوانگە گەنجێکی بەهرەمەند تەها یاسین محەممەد ئەمین خوێندکاری قۆناغی چواری زانستی کیمیا و لە دایکبووی ساڵی 1990 تا دانیشتوی شاری کەلارە و لە ئێستادا سەرپەرشتیاری گروپێکە باوکاری چەند هاوڕێکی خۆی لە پرۆژێکدا سەرقاڵی دروستکردنی سابوونن لە هەوڵی ڕەخسانی هەلی کاردان بۆ گەنجان و زیادکردنی بەرهەمی ناوخۆی. ئەم سێ گەنجەی کە ئێستا دەیبینن کێبڕکیان کردووە بە ململانیە و کۆمەڵێک فلتەری زۆرە تێپەڕیون هەتاوکو گەیشتونەتە ئاستا. بۆیە هەر کامیکیان هەر پلەیەک بەدەست بێنن هەمویان دەبێت خۆیان بەبراوە بزانن بۆ پێی کە ئەو پلەی ئەمڕۆ ئەوان پیگەیشتون پلەیەکی گرنگە و بەناو بربژێرێکی زۆردا گەیشتونەتە ئەم قۆناغەی ئێستا. ئێستاش بۆ ڕاگەیاندن و بەخشینی خەڵات بە براوە یەکەم بانگشتی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی دامەزرێنەر و سەرۆکی دەستگای ڕوانگە دەکەین تاوەکو بربژێرەکە بخوێنێتەوە. بەخێربێی سەرچاو بەخێربێن براوەی یەکەمی بەشی دەستپێشخەری کار یەک دەقە جەماعەت مۆناخان نای بێ زەحمەت کاک فەوزی کاک ئاڵان وەرنە سەر مەسرح لەگەڵم بێ زەحمەت چیف هێمن هادی حەزەکەم ئاماژە بە بابەتێکی دیکە بکەم کە ململانێکە پێشتر لە نێوان سێ گەنجدا بوو لە بەشی دەستپێشخەری کاردا دیارە کە کاکی هێمن پلەی یەکەمی بەدەستێنە دوو بەڕێزی دیکەش ململانیان دەکرد کە ئەوانیش خاتووکانی جەلیل بوو لەگەڵ کاک تەها یاسین. پێم خۆشە لێرەوە پلەی ئەوانیش ڕابگەێنم دیارە دوا بەدوایەوەی کە کاک هێمن پلەی یەکەمی بەدەستێنا خاتووکانی جەلیل فەتاحیش پلەی دووەمی بەدەستێنا بوو و کاک تەها یاسین محەممەد ئەمین پلەی سێهەمی بەدەستێنا بوو.